کە گفتوگۆ لەسەر مانگی ڕەمەزانی پیرۆزەکەین کە ڕۆژانەیە سەرەتای پرۆگرامەکەمان لەگەڵ مامۆسایەکی ئاینی بەڕێزا کۆمەڵێک گفتوگۆکەین لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان و لەسەر ئەو ئەرکانەی کە پێویستە ڕۆژوان بیگرنە بەردەم و لە هەمان کاتیش ئەمڕۆ باس لە کاتەکەی ئێمە چەند کاتژمێرە لە خواردن و خواردنەوە دوورەکەوینەوە ئەی پێویستە هەموو کاتەکانمان لە ماڵەوە و لە خەوتن بەسەربەرین یاخو هەموو پەیوەندەکانمان بچڕێنین یاخو سەردانی کەسوکاری خۆمان نەکەین یاخو ئێمە نەتوانین بچینە ناو مزگەوت بۆ نوێژەکانمان یاخو نەتوانین لە ناو بازاڕ و دام و دەستگاکانە کارەکانمان جێبەجێ بکەین کەواتە بێ لە مانگەیە بە چ شێوازێ مامەڵەکانمان بکەین یاخو دەبێت بە چ شێوازێ لەگەڵ کەسوکارمان هەڵسو کەوت بکەین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین و باسی گرنگی کاتەکەیت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر حەسەن وەکو مامۆسایەکی ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستاژیان زۆر بەخێر بێت و بایانی باش مامۆستا مانگی ڕەمەزانی پیرۆز بێ. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى إخوانه من الأنبياء والمرسلين وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. تعاتيهم ولا قبول بإخوائي قول الله مبلا إمام بارزية دیارە مەسەلەی کات یەکێکە لەو شتە پیرۆزانەی کە ئینسانە بێ بە شێوازی مامەڵی لەگەڵا بکاتیا دۆڕاو نەبێ ئەگەر تەماشای قورئان بکەیت لە قورئانی پیرۆزە خوای گەورە بە چەند شتێک سوێنی خواردووە لە دروستکراوەکانی خۆی ئەگەر گەنەگ نەبێ خوا سوێنی پێ ناخوا یەکێک لەوانە خوای گەورە فەرمێ وەالعەسر ئین الئینسان لەفی خسر خوا سوێن بە هەموو چەرخ و زەمەنە خوا ئەو زەمەنەی کە ئێمە تیاینەوەی ڕوەی ئەوەی دایەت دیارە ئینسان ئەگەر نەگاتە نێتە ناو تەمەنەوە چەرخ و زەمەن نەبینێ ناتوانێ ئەو بەشەی لە ئەخیرە ئیلا الذین ئین الئینسان لەفی خسر ناتوانێت لە ئەنجامی تەمەن نەبێ ناتوانێت خۆی لە دۆڕاوەکان جیاکاتەوە لە یەکێتر لەو سوێنانە کە خوای گەورە یا سوێنی پێخوا فەرمێ وەالضحا خوا سوێن بە چێشتەنگاوەخوا لەبەرەوەی کە چێشتەنگاو کاتی چالاکی و جموجور و کارە چاکەکانە ئینسانە کەسێک لە سەر لە بەیانەی دەستکات بەهار کارێک لە کارەکەیە سەرکەوتوترە بێ لەوەی کەوا لە ئێوارانە دەستی پێ بکە وەخوا سوێنش هەر بە شەوی شەخوا یەکێک لەوانە کە خوای گەورە سوێنی پێخوا تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لەعەمرک ئینەهم لەفی سەکرەتیهم یەعمەهون فەرمێ بە تەمەنی تۆ سوێن بە تەمەنی تۆ سەبەبەکە چی یعنی تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەگەل لە ڕووی هەڵهاتنی خۆر و مانگەوە تەماشای کردنەوە هەر کوینەکەی ئێمە وەها بووە تەمەنی 63 ساڵ بوو و ئێستا من تەمەنی ئەوم تێپەڕاندووە بەڵام بۆ خوای گەورە سوێن بە تەمەنی ئەوە خوا لەبەرەوەی کەوا لە تەمەنی ئەوەندە جوان ئەو تەمەنەی بەکاری هێناوە نەک تەنها خۆی بەختەوەەر بووە بەڵکو مرۆڤەکانیشی بەختەوەەر کردووە شەپۆلێکی بە عەقڵی مرۆڤەکان داوە دڕی بە هەموو تاریکستانیەکان داوە بەو قورئانی کە خوای گەورە فەرمێ کتابا ئەنزەلناه ئیلەیکە لتخرج الناس من الظلمات إلى النور ئەو پەیامەی گەیاندووە ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوا پیرۆزی تەمەن ئەوەیە کە ئینسان چیت یا بکا باش من استەواه یەومەه فەهو مەغبون ئەفەرمێ هەر کەسێ ئەمڕۆی وەکو سبەینێوا بێ کەسێکی دۆڕاوە کەسێکی سەرکەوتوو نییە کەسێکی سەرکەوتوو نییە لەبەرەوەی کە ئەکرێتەوە کە ڕۆژی لێ دەبێتەوە فێری شتێک ببی ڕۆژی لێ بێتەوە بێت جموجوڵێ بکەی بە ئاراستەیە کە هەمیان بۆ ژیانی خۆت یان بۆ ژیانی قیامەتی یا بۆ هەردوولا بۆیە حەزەتی عەلیە فەرمێ ئەعمەل للدنیا کەئەنەکە تعیش ئەبەدا فەرمێ کاتێک کە دەسەکەی بە کارەکانی دنیا بیلەوە مەکەرەوە کە مردن هەیە وا بزانە هەمیشە ئەژی کێشەی ژیان نییە یعنی ئەوە نەبێ کەڵی بەتەمای مردن بی ئەمە لە کاتێکە کە دەسەکەی بە کارکردن ئاوە بیرکەرەوە زۆر باش وعمل لە ئاخرەتێکە کەئەنەکە تەموت غەدا لە کارە ئاخرەتەکانیشە وا بزانە سبەینێ مردنیە خەت دەگرێت و یەکسەر سواری سەرت دەبێ بێ بۆ هەر لا چالاک بی لەو بوارە چالاک بی لەو بواریشا چالاک بی زۆر باشە مامۆستاکەواتە بە ئێمە ئێستا بە وردی باز لە ئەو کاتانە بکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە تایە بە ڕۆژۆ بین ڕەنگە زۆر کەسە بێ زۆرینەی زۆری کاتژمێرەکانی ئەو کاتژمێرانی کە بە ڕۆژۆتیە بەخەو بەسەری بەرێت بۆ نمونە ئیتر
کاتێکە لەستێ لە خەوکە دووسێ کاتژمێری مابێ بۆ کاتی بەربانکردنەوە بەڕای بەڕێستان لە ئاینی پیرۆزی ئیسلاما چۆن باز لەوە کراوە ئێمە کاتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانی تیا بەسەربەرین ئەبێ بە چێوە سەرقاڵ بین ئێمە بەڵێ خۆی ئەگەر یادتان خەمەوە لە کۆتایی مانگی شەعبانە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتارێکی زۆر شامل و کاملی خوند باسی وەسفی ڕەمەزانی کرد ڕەمەزانی بە جۆری وەسف کرد بۆ نهاتوە کە ئێمە تیا تەنها دانیشتن و خواردن و خواردنەوە بەڵکو بۆ هاتووە کەوا ئێمە چالاک بین تێت چالاکتر بین لە مانگەکانی تراتیایە لەبەرەوەی وەرزێکە فرسەتێکە دەرفەتێکە کەیتر وەکوڵێ ئەکرێ جارێکی تر نینەوە جارێک تر ئەم مانگی ڕەمەزانە من نەیبینم بۆیە لە پێش ڕەمەزانە دوعایەکی کرد فەرمی اللهم بلغنا ڕەمەضان فەرمی خوای بگەێنی بە مانگی ڕەمەزان ینی تەمەنت درێژکەی بۆ بگەم بەوە باشە بۆ لەبەرەوەی کە لە مانگی ڕەمەزان ئەگەر لەو تارە ئەگەر تەنها مەگەر کەمێکی باسکەم پێغەمبەر صلی الله علیه و فەرمی هەر کەسێک لە مانگی ڕەمەزانە من أتى بخصلة في شهر رمضان فكأنما أتى ب70 خصلة في غيره هر کەسە یەک چاکەی لە مانگی ڕەمەزانە بکە وابزانەکە هەفتا چاکەی لە مانگەکانی ترا کردووە کەەوە بوو ڕەمەزان بوو ئەوە نییە کە ئێمە تەنها خەو بەشێکە لە ژیان خەو بەشێکە لە ژیان بەڵام ناکرێ ئێمە هەرچی ڕەمەزان و تەمەنەکانمان هەیە بەو جۆرە بیبینە سەر ئەبێ بەشی جەستەیشمان بدەین و ئەبێ بەشی ژیانیش بدەین فەرسەت و دەرفەتێکە هەر بۆ خوای گەورە فەرمیەوە بالأسحار هم يستغفرون باسی سیفەتێ لە سیفەتەکانی ماندارەکە فەرمێ لە بەرەبەیانە استیغفارەکەن داوای لێ خۆشبوون لە خواکەن یعنی کاتێکی مناسبە بۆی کەوا مناجات لەگەڵ خوا بکەین بێتە سەر ئەوەی کەوا ئێمە کار بۆ دنیای خۆمان بکەین کارکردن بۆ دنیای خۆمان چ بەشە دینەکەی و چ بەشە قیامەتەکەی هەرگان وەکو یەک زەرورن لەبەرەوەی کەوا ئێمە لەوانەیە مەسەلەی ئینسانەکان بەعام بە شێوازی گشتی ئینسانەکان هەندێک هەبن هەموو هیزر و بیر و هێز و توانای خۆیان بخەنە پێناوی بەدەستهێنانی شتە دنیایەکان و بەس حەسریکەن لەوە بەڵام ئێمە بە دووسەرە ئیشەکەین وەکو موسڵمان قەناعەتمان بۆ هەیە ئەو کارێکەوە حتا ئەو لقمەنانی کە پایەکەن قەناعەتمان بۆیە خۆمانی پێژین خوای گەورەش ئەجرمان داتەوە ئەوە نییەکەوە ئێمە کاتەکانمان تەنها بەس برێتی بێ لە خواردن و باش زۆر کات مامۆستا باسی وەکرێڵێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر کەمە بێتەوە ینی کوڕێکە پێویستی بووە کە سەردانی دایکی بکە بە تەمەنە لەوانەیە پێداویستێشێ بێ لەم مانگایە کەمتریە کاتەوە لە وڵا بە ڕۆژوم ناتوانم هەموو ڕۆژێ من سەردانی تۆ بکەم ئەمە بنمونێ چەند گرنگە ئێمە لەم مانگایە زیاتر بتوانین هاوکاری یەکتر بین کەس و کارەکان لەناو خۆمانە خزم و کەس و کار بوانەکەین کە بە شێوێ لە شێوەکان ڕۆژوەکە بکەین بە بیانووی ئەوەی کە هەموو لایەنەکانی تری ژیانمان فەرامۆش بکەین چەند گرنگە لەم مانگایە زیاتر سۆز و خۆشەویستیمانە بێ بۆ کەس و کار و بۆ چواردەوەرەکەمان ئەوەی تەنها یەک بەشێکی باز کرد هەر کەسێ خەسڵەتێکی ئەوەتە چاکەیە لە مانگی ڕەمەزانە بکە ئەگەر یەکێ لە مانگەکانی ترا یەک جار دیدەنی و سەردان بکە لە مانگی ڕەمەزانە عەفوەن یەک جار دیدەنی بکە کە ئەنەما هەفتا دیدەنی کردووە ئەمە خۆی زیاتر بۆ ئەوەی کە چالاک بیتیایە پێتر دیدەنیەکان تەمان فەرق و جیاوازییان هەیە ئینسانەکان ئەوانەی کە نزیکن لێیەوە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە بەهێز نەکەین زۆر مشکیلەیە ئەگەر کاتی بەرنامەکە هەبێ پیامبەر صلی الله علیه و سلم لە فەرمایشتێکە فەرمی إن الرحمة لا تنزل على قوم فيهم قاطع الرحم أو خطر براسي أو برزاني كيسي جوان لمانا أو إيكا بيكا ببيانو سل دايكو باوكو كسوكارو نخوشو أمانا نادا فرمي رحمتي خوا بو فروانية شمولي أو كسناك كوا قاطع الرحمة هيوان ديكاني دا بجره يتر أميش ما يجي رمضان لواني بلام كاتيكي مناسب ترب لكاتكاني تر لواني بون ملا لما يجي رمضان يما ژەمێک دوو ژەم نانەخۆێنەوە لە یعنی کاتەکانمان زۆرتر لە جاتیوی کە تۆ بچی بۆ لای دۆستێکت لای خزمێکت لای کەسێکت یەکسەر خەمیەوەی بێ نیوەڕۆ نان و چێشتێکت بۆ دروستکە چەند خۆشێکە تۆ زۆر بە سادەیی بچیت و ئەزێتیشی نەیەت و مەرحەبووبوونێکی گەرم و دانیشتنێک و دەمەتەقەیە بکەیت و پەیوەندێکی کۆمەڵایەتی زیاتر بەهێزکەیت زۆر ڕاستە مامۆستا بابەتێکی تر هەیە کە ڕەنگە زۆرینەمان ئەومان بەدی کرد بێ ئەویش ئەوەیە ئەو کەسانی کە بە ڕۆژۆ بن ئیتر بەهۆی برسێتیەوە بێ بەهۆی توێنێتیەوە بەبار بابەتێکی تر بێ بە جۆرە لە جۆرەکانە بینی
بۆ نەتۆڕەترن لە چاو ڕۆژانی ئاساییە بۆ نمونە لە خۆیانەوە شەڕەف ڕۆشن بە کەسی بەرامبەر لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باز لەم بابەتانە کراوە چەندە گرنگە ئێمە کە خۆمان بە دوورەگرین لە خواردن و خواردنەوە بۆ چەند کاتژمێرێک لەگەڵ ئەوەشا خۆمان بە دوور بگرین لە کێشە و گرفتەکان و لە تووڕەبوون و لە زۆرێک لە بابەتەکانی تر. ئەگەر ڕنگدانەوەی ئیسلام هەبێ لە کردەوەکانمانەوە بزانم دروستە بەڵام عکسەکەی سەحیحە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ ئەگەر یەکێک شەڕی پێفرۆشتن یەکێک قسەی ناشرینی پێوتن وەڵامی تۆ بەرامبەر بە ئەمە چییە؟ فقل إني صائم إني صائم يعني والله ما كيف اللي جاتي كوا توليت الربي بلا إني صائم إني صائم بلا بالرجوم جاي إمام الشافعي شعرك جواني هي فالمي يخاطبني السفيه بكل قبح فأكره أن أكون له مجيبا فزادني سفاهة فأزيد حلما كعود زاده الإحراق طيبا الله كسك نزانانا لقل مادوا طبعا جنابتان شارزان نزانانا لقل مادوا بلان فأكره أن أكون له مجيبا بيم ناقوش وبتما آسي هو ولامي بامو بيم ناقوش وبتما آسي أو ولامي وقصة ناشيناني بامو فزادني سفاهة زياتر لسرم هاتو زياتر نفهمانا لقل ماجولاوا فأزيد حلما منج لجاتي كوا هلشم زياتر دانم بخوا ما قلت كعود زاده الإحراق طيبا كات يعود دار يعود ولا شوينه كات دايني اگر نسوتي بون ناداته بسوتي او صابونه خوشكيه كابو جاري واي هندي حالته ضبط النفس انسان به زور لخوي بكا اگر ناتواني معامله لقل هندي حالته بكا كوابو بومان در كوت اسلام ام دين بيروزي اسلام ليك لو وصفكاني پیغمبر صلى الله عليه وسلم باسي رمضان كا فرمي الصوم شهر الصبر فرمي مانجي رمضان مانجي صبر آرامية والصبر ثوابها الجنة فرمي صبرش هذا شيء بهشتا كابو أبي دان بقري بخوتها تاكل لدسي ندي دان بقري بخوتها أتا لدسي ندي أجر يما أو بوشيوازب جولينو كابو كاريجري رمضان لسر همو حركات وجمجولة كان ما نبي ريك ما نخاتوا أجر ريك ما نخاتوا كبيان صاصون فرمي رب صائم ليس في صوم إلا عطش والجوع فرمي زور روجوان هي هیچی دەست ناکەوێت تەنها برسێت توێتی نەبێ ئەوانە کێن مامۆستا ئەوانن کەوا تەنها بەس تەنها ڕۆژ و گرتنەکان برێتیە لەوەی کە ناخۆن و ناخۆنەوە ئەی ناخۆ ڕۆژ و گرتن ئەگەر بێت و هەر نەخواردن و نەخواردنەوە بێ وەکو مانگرتنێک وایە کە ئیسا مانگرتن هەیە لە جیهانە کەسێک کە مانەگرێتت دەمی کراوەیە قسە بە هەر کەسێکڵێ و هە چۆنێ پیاڵێ کێشەی نییە ئێمە لەبەرەوەیکەوا لە مانگرتن جیابینەوە ئێمە پێویستمان بەوە تەنها ئەوە نییە کە تەنها لە خواردن و خواردنەوە خۆمان بگرینەوە ئەبێ یەکێک لەو شتانی کە زۆر زۆر خەتەرە زمانمانە عەفوەن زمان یەکێک لەوانە کە ئیمام شافعی شعرێکی ترێ فەرمێ احفظ لسانك أيها الإنسان لا يلدغنك إنه ثعبان فەرمێ وریای زمانە بە زمان وەکو ماڕوایە پێتەوەدا ئاخر خۆ پێوەدان ئەوە نییە کەسە تۆ بە ئاوسەی پێوەدان ئەوەیە کە تۆ پاداشەکەت وەختێکە زانێ پوچە کاتەوە وەختێکە زانێ کاتی لە دەسەبا وەختێکە زانێ وا لێکات تۆ بی بە نمونەیەکی خراپ لە جیاتیەوەی ببێ بە نمونەیەکی چاک بە تایبەتی ئێمە کە ئیساکێ هەرێکێک لە ئێمە کە خۆمان بە موسڵمان نزانین یعنی بەڕاستیە خوا ئێمە نمونەیەکی باشتر بین مانگی ڕەمەزان وەکو مانگێکی تەدریبی دەوکو دەورەیەکی تەدریبی وهایە معقول نیست پیاوە بچێتە دەورەی تەدریبی و چەندەها ساڵ چەندەها مانگ بچێتە ئەو دەورە خولانە و لە هەما کات هاتە دەرەوە جوندیەک بێ جوندیەکی ملتەزیمی تیا دیار نەبێ دەورەیەکی زانستی بێ هەر دەورەیەکی تر بێ نمونەیەکی تیادانە دیانە بتیان نەبێت لە هەڵس و کەوتیا ئەبێ پێی بڵێ کاکە تۆ بۆچی چیتەوە دەورەوە چی ئیسفادێکە لەو دەورەکە زۆر باشە مامۆستا زۆر کەسی تری شەیە هەر لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوەکو تۆ باس لێوە کرد ئەبێ ئاگامان لە ڕەفتار و گفتارەکانیشمان بێ پێش مانگی ڕەمەزانیش لە هەموو کات و ساتەکانە نوێشکردن فەرزێکە لەسەر هەمومان بەڵام هەنێک کەسەیە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانی شەکە پێشتر نوێژیان نەکردووە لەم مانگەشان نوێژەکانیان ناکەم بەڕای تۆ ڕۆژیەکی تەندروستە ڕۆژویەکە کە بگاتە شوێنی خۆی بڕاستی هەندێک شتی ئیسلام هەیە پێوتێ جزء لا يتجزأ يعني پارچە ناکرێ ئەو کەسێک کە مسلمان بێ ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم
بۆمان نییە کە خی گەورە فەرمانیدا بە سەرمانە پیاوەژنە بێ وەکو ئیمان بەوەی هەیە ئیمانی بەوەی شەبێ نابێت تۆ بڵێ وەڵام من ئەم بەشەیم بەدرا ئەم بەشەیم بەدڵ نییە ئەمە یەکەم ئەوەی ناکەم ئەگەر مسلمانێکی ملتەزیم و ڕاستەقینە بین ئەبێ ئێمە بەڕاستی التزام بە هەموو ئەوامرەکانی خی گەورەوە بکەین بەبێ جیاوازی ئەگەر تەنها کەسێ بە ڕۆژوو بێ ئەگەر قەناعەتی بەوە هەبێ ڕۆژ و واجبە نەک ئەوەی کەوا تێکەڵی قەرباڵغی ببێ ئەگەر تێکەڵی قەرباڵغیش بێ ئیسفادەیەکی لێکا بەرەزان بۆی کە بیزانن ئەوەی کە تێکەڵی قەرباڵغیش بێ ئیسراحەتێ بە جەستەی خۆیەدا بەڵام لە ڕووی عیبادەتێکی ئیسفادەی لێ ناکە لە ڕووی عیبادەتێکی ئیسفادەی لێ ناکە گرنگە مامۆستا زۆر جار ئێستا زۆربەی کەس کە پرسیاریان قسە ئەکات ئەڵێ وڵا بۆیە بە ڕۆژوو ئەبم لەبەروێ مانگە فرسەتە بۆی چەند کێشم دابەزێت یاخود نیەتەکەی ئەو نیەتە نییە کە بۆ دینی ئیسلامە ئەمانە تا چەند ڕۆژۆکەیان قوبوڵ دێتە خۆی کەوابوو پێغەمبەر صلی الله فەرمی ئینەمە الأعمال بالنیات کردەوەکان ئەو کردەوانەی کەوا بەری بەرهەمیان هەیە بۆ قیامەتی ئێمە بە نیەتە ئەگەر کەسێک بیخەیتە ناو ئاوێکەوە احتراماً بۆ جەنابە نیەت نێنێ عەزەکەی بخە ناو بەحرێکەوە بەڵام بە مەسینەیە بە نیەتێنان لە کۆڵێ بێتەوە بە مەسینەیە ئەو بە نیەتێنان لە کۆڵێ بێتەوە بەڵام نێت نێنێ بچێت ناو دەریا بگەڕێت لە کۆڵی نابێت چونکم پەیوەندی هەیە بە نێتەوە کە تۆ نێتت چ جۆرێ بوو خی گەورە فەرمێ ئینەما لكل امرئ ما نوى حەدیسەکە کە فەرمێ ئینەما الأعمال بالنیات هەموو کردەوەکان لەسەر نێت وەساوەتەوە تۆ نێتت چی شتێک بێت دیارە حەدەسە کە ڕووی یاوە هەنێ خەڵک کە چوون بە پاکی چوون بۆ مەکە بۆ لەبەر خوا هیجرەتیان کردووە بەڵام عەفوەن بۆ مەدینە کە کاتێ مەدینەیەکان مەکەیەکان ئەوان کە نەڕۆیشت بوون خەبەریان زانی کە ئەوان ئیستیقبال و پێشوازێکی باشیان لێ کراوە و لەوێ ئیوا کراون و خزمەتیان کراوە و ژیانیان خۆشە هەندێکیان وتیان بەخوای بچین بۆیە باشە ئەمانە کەوتیان بچین بۆیە نیەتیان بەشە عیبادەت و هیجرەت فی سەبیل اللهکە نەبوو شتێکی دنیا زۆر باش مامۆستا بێنە سەرەوەی کە ئێستا بۆ نمونە باسی کاتمان کرد زۆربەی مسلمانان لەوانەیە لە دام و دەستگایە کار بکات لە دوای نیوە ڕۆچێتەوە ماڵەوە چەند گرنگە ئەو کاتانەی کە ئیشی نییە بچێتە مزگەوتەکان ئێستا بە خۆشحاڵی و مزگەوتەکان هەمووی دەرگای کراوەیە چەند کەسێکی بەڕێز لەوێ قورئان خوێنن ئەمیش بچێت لەگەڵیانە بەشدار بێ ئەمە تا چەند گرنگە و ڕۆژۆکەشی زیاتر قوبوڵە بێت خۆیان بۆیە کە ئینسان تەمەەن نازان بڵێ مەگەر تەم زۆر قسە کراوە لەسەر تەمەناڵن تەمەەن زێڕە نابێ و زێڕە بە بەلاژ بدەیت ئەوتراوە تەمەەن وەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕێ تەمەەن وەهایە چون بەڕاستی و تەمەەی کە ئێستا ئەم چرکە ساتانی کە بەسەر ئێمە ڕواجارێکی تر نایەتەوە چرکە ساتێک وێت لەم کاتە و لەم سادا تازە ڕۆی جاوی کە نایەتەوە قەربوو ناکرێتەوە بێ ئینسان بە فرسەتی بزانێ بۆی کەوا کاری چاکی تیابکە کاتێک کەسێ مۆزەفە ئەوە ئیشی وەزفەی خۆیە کارێکی چاکە کە کاتێک چێتەوە ماڵەوە شتی تر هەیە کە خەریکی بێ ئێمە بەڕاستی هەندێک شت هەیە کە وەکوەڵێس خۆ مەشغوڵکردن و سەرخۆ سەرقاڵکردن بە شتێکی زۆر تافی شتێکی بێ ئەرزش شتێکی بێمەعنا ناوەتە ئیسفادێکی بۆ خۆی هەبێنە ئیسفادێکی بە جەستەی هەیە نە ئیسفادێکی بۆ کۆمەڵ هەیە نە ئیسفادێکی بە عیبادەت هەیە نە بۆ دنیا هەیە نە بۆ قیامەتی هەیە بە شتێکی زۆر سادەوە خەریکە بێ من لەو بابەتانم زۆر دیوە زۆر لە خەڵکەکان لەوانەیە ئاهلی مزگەوت و ئەمانەش ببێتن مەسەلاڵێ مامۆستا چی بکەین داماکەن مەسەلا بۆن منانە شتەکەن لەو بابەتانە یاڵن کاکە تۆ لە جیاتەوەی کەوا دامە بکەی بۆ ناچی سێغفارێ بکەی ئەڵێ چی بکەن لە جیاتی غیبەت باش یعنی هەنە بیان و هەیە بیانەکان دروست نییە بەڕاستی ئەتوانی تۆ ڕێگە چاکەکان وتنە چاکەکان زروفە لەبارەکان کاتە لەبارەکان زۆرە لە دەستی مەدە زۆر باشە دەستە خۆش بە مامۆستا خۆش بۆ قاوی زانیاریەکانم